इस वक्त पूरी दुनिया बड़े अजीब दौर से गुजर रही है. جیهان بە قۆناغێکی سەختدا تێپەڕ دەبێت. تەنها دەمەوێت بڵێم خەڵکی پێویستە لە ماڵەکانیان بمێننەوە و دووری کۆمەڵایەتی بپارێزن. ماسک بەکاربهێن و هیوادارم بە پشتیوانی خوا ئەم دۆخە تێبپەڕێنێ. ئەم ساڵ پڕ بوو لە کێشە و کارەسات. داوا لە خوددا ئەەکەم بارودۆخەکە باشتر بێت و هۆکاری زیادبوونی توشبوانیش بەهۆی گوێپێنەدانی هاوڵاتیانە. داوایان لێ دەکەم هۆشیار بن و پابەندی ڕێنمایەکان بن. लापरवाही ना करें. संतोष फीमेल लोग से अपना सामान ले ले.